والصلاة والسلام على رسول الله. طبعا خۆشەویستان خەڵکێک بۆشتی زۆر بێمانە زۆر بۆشتی زۆر سادە و ساکار بۆشتی زۆر کاتی حەدەسێکی ڕۆژە پرێس کۆنفرانسێکی لەسرە بەستێەوە خەڵک کۆکاتەوە قساکە ئەو قسەش بەس بە کەڵکی ئەو ساعاتە و بەس بە کەڵکی ئەو ڕۆژەیەت بۆ بەیانی کەس جوێی لێ ناگرێ و پولێک نایکڕێ. ضرورە ئێمە ئەم ئیشانی خۆمان بە ئەهەمیەت وەرگرین چکە ئەم بابەتانە ساڵانە دووبارە ئەبنەوە نەک هەر بۆ فەرزەکان بۆ سونەتەکانیش خەڵک پرسیارەکات مۆزوعی ڕۆژوو. ئێمە ساڵەکانی پێشوو تقریبەن کۆمەڵێک وتارمان هەبوو لەسەر ڕۆژوو تەندروستی و ڕۆژوو لە بەرژەوەندیتانە و کۆمەڵێک پرسیاریشمان جاوابا بۆ لەسەر نەخۆشیە جیاجیاکان، بەڵام ئەمجار پێویستمان زایی لەبەرەوەی کە نەخۆشێک کۆمەڵێک پرسیاری زۆری تر ئەکرێ لە سایت و پەیجەکانەوە بۆمانێتەوە. بۆیە بە ضرورمان زانی کە لە خزمەتتانە ئەم شێوە ئیدارەیە بکەین بۆ ئەوەی کە هەستکەن خەڵکیش خۆشمان هەستکەین کە فعلەن ئێمە شاعیرەکانی بەخوای گەورە بەرز ڕاگرین. یعنی ڕۆژوو تەنها ئەوە نییە کە دکتۆرێک یان معاون طبێک یان قوتابیەکی پزیشکی یا هەر دکتۆرێکی تر بەسەر بەخۆیی لە شوێنێکە نەخۆشێکی پێ بەڕێکا بڵێ بە ڕۆژوو بە ڕۆژوومە بە ئۆباڵە بەگەردنی من، یعنی ئەوە بەڕاستی بۆ خۆی لە نەبوونی ئێمە یاخود لە نەقسی ئێمەش تەجروبەمان هەیە تقریبان ساڵانە پێش ڕەمەزان عیادەکان پڕە بن بە حکمی ئەوەی کە خەڵکێکی زۆریە پرسیاری ڕۆژووەکە و پرسیاری گۆڕین دەرمانەکانێکە. بۆیە بە ضرورمان زانی کە ئەمە ساز بین بۆ ئەوەی کە ئەو خەڵکەی تر ئەو نەوێڵی جوابەکان نەبێت و وەڵامەکانی ئینشەڵا دەستکەوێت ئەوەی کە بێ بە ڕۆژوو بێ، چکە زۆر جار خەڵک لە نیوەی ڕەمەزان ئافریاکەوتەوە پرسیارێکی کردووە و لەو کاتەوە دەستی کردو بە ڕۆژوو، چکە خەڵکێکی تر پیاوەتەوە بە ڕۆژوومە بە یاخۆ خۆی قەناعەتی کردووە کە نەخۆشە و نابێ بە ڕۆژوو بێ. بۆ ئینشەڵا ئەوەی کە بتوانین لە هەردوو ڕوانگەکەیەوە هەم تەندروستیەکەوە هەم شەرعێکەوە وەڵام بینەوە لە خزمەتتانەی و ئەو پرسیارانەی کە نەشمان زانی ئەڵێ نایزانین ئەوە پرسیارێکە ڕوبەڕووی لیژ نەبێتەوە یاخود پرسیارێکە ڕوبەڕووی پسپۆڕی ئەو بوارە ئەبێتەوە. پێش ئەوەی کە دەست پێ بکەین بە هەر بابەتێک خۆشەویستەکانم کە خوای گەورە فەرمێت وأن تصوموا خير لكم، يعني صيامكم خير لكم. ڕۆژوو لە بەرژەوەندیتانە واتە هیچ کاتێک خوای گەورە هیچ فەرزێک هیچ سونەتێک بۆ ئینسان دانانێ ئیلا لە مەسلحەتی ئینسانەکە خۆی تەواو بێ. هیچ گومان لەم شتەیان نییە، چکە ئەو کەسەی کە خالقە ئەو کەسەش باش لە ئینسانەکە شارەزایە کە چی بووی باشە. بۆیە ڕۆژوو ئەسڵی تەندروستیە، بۆی کە ئەم ڕاستیە بزانن. یعنی ئێمە لەگەڵ شتێکا مامەڵاکەی ئەمە ڕیسکێک نییە بڵێ کاکتۆر من ئەم عیلاجە ئەخۆم کۆمپلیکیشن و ساید ئیفێکتی چییە. بەعکسەوە ئێمە لەگەڵ شتێکا مامەڵاکەین کە هەر بۆ خۆی عیلاجە. من تەسەوڕەکەم ڕۆژوو بۆ مستەقبل بێ بە عیلاجی زۆر لە نەخۆشیەکان بە ڕۆژوو چارەسەر بکرێ. بەڵام سەکەنە ئەمە و کۆڵێ هێشتا عیلم گڕوگاڵێکا لەم بوارەیە، بۆیە پێویستمان پێیەتی کە ئینشاڵڵا بەحسی زیاتر ئیشی زیاتر لەسەر مۆزوعی ڕۆژوو بکرێ بۆ ئەوەی کە ئەم شتە بکەین بە شتێکی عالەمی و ڕۆژوو بێ بە شتێکی تەندروست و خەڵک فێر بێ کە بە ڕۆژوو چارەسەری نەخۆشیەکانی بکە. عالمەکانی کۆن کاتی خۆی هەتا کە موسڵمانیش نەبوون کە زۆریان بۆ ئاهات شتێکیان نەئەزانی ئەچون ڕۆژوویان نەگرت خۆیان نەخستە خەڵوەتەوە ماوەیەکی زۆر ئینجا عیلمەکەیان نەدۆزیەوە هەتا ئەو حەددە کە نەخۆشە بوون بە هەمان شێوە، جانداران بە هەمان شێوە کە نەخۆشە بن ماوەیەکی زۆر. ئینسان کە نەخۆشە بێ ماوەیەکی زۆر لە خواردن ئەتەکێتەوە و دوورەکەوێتەوە بۆی کە تەفەڕوخکا بۆ چارەسەری لاشە. لەبەرەوە ئێمە لەگەڵ شتێکا تەعامل ناکەین کە بۆ خۆی خراپە بێ بڵین ئایا تا چەند خراپە ڕۆژوەکە و ئەمە پێکەوە بێتەوە. نا، ئەمە بۆ خۆی سەحەتە کە لەگەڵ نەخۆشا کۆوە بێتەوە. تەسەوڕەکەین ئینشاءالله قووەتێکی زۆر بە جسمی ئینسان و بە مەناعی ئینسان و چارەسەری زۆر لە نەخۆشەکانی پێ بکرێ. لەبەرەوە تکام وایە ڕۆژوو وەکو نەخۆشی سیر نەکرێ، وەکو بابەتێک سیر نەکرێ کە چکە هەرچی دەرمانە لەسەر زەویا ساید ئیفێکتی هەیە تەنها ڕۆژوو نەبێت. ئەگە حسێ بکەین ڕۆژوو یەکێکە لە عەمەلیاتەکان یا پرۆسیجەرەکان یاخود دەرمانەکان. تەنها ڕۆژووەکە هیچ تای ساکەنە هیچ خەللێک و هیچ نەقسێکی لێن دۆزراوەتەوە بڵێن وەڵاهی ئەو ڕۆژووە ئەو مزاعفاتی لەکەوێتەوە مەگەر تەنها ئەوەندە نەبێت کە کەسێک قورحەی مەعیدەی هەیە یاخود کەسێک کە بەرگی ڕۆژوو ناگرێ، وەگەرنا ئەسڵ لە ڕۆژووە چارەسەرە.